باشی بە قوربان هەڵبستاق بێ حیاتم بەڕەئی من ئەو جەنتایە ناگونجێتەوە دەچیا ئاوی لێک بدەن لە پارکی نا ئاوی لێک ناین بۆ گرتمان ئەو قسەی بۆ کردم بۆ لەبەرەوەی من ئەگە دیقەتی بن ئەمە کونکونە و جەنتاکەشم بە هەمان شێوە وایە بەڵێ بەڵێ و من ئەچم بۆ مەبەست ئەوە کێ ڕەنگەکانەوە نییە ناوتی شەبەکەیە هەم جەنتاکە کونکونە هەم ئەوەی پێم لۆ پانتۆرت کونکونە بەڵێ ئەو دیارە ئەو شۆرت لە بنەوە لەبەرە باس يعني ناخۆی ستایلەکەی وایە دەراوە تازە دیتم شۆرت لەبرە لە بنەوە خۆی دیزاینەکەی وایە مەبەستم ستایلەکە ئەو هایوە نیە بەڵێ ستایلەکە خۆیتم غەڵەت نەبووە بەخۆی هەم قسەی کردابم دەروستە ستایلەکە خۆی وایە ستایلەکەەوە هاي ڕێکا کرسا لەوی بڵێ بۆ دەرپێکی بە گۆرە لە پێ نەکەوە لەگەرەوە